لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین ئەویش بریتە لە کاری بانگخوازی. خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزدا فەرمووی ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة التي حسنة. جا من بەسم لە چییە؟ لێرە خۆی پەروەردگار زۆر بەڕوونی کاری بانگخوازان دیاری ئەکات کە چۆن داوا بکەن، چۆن بانگەوازکەن بۆ دینی خۆی پەروەردگار. بێگومان لەوانەیە بانگخوازی کاری داوە لە وڵاتانی عەرەبی موسڵمان، لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زۆرینەی موسڵمانە کولتورەکەی با بڵێن بارگاویە بە ئیسلام ئاسانتر بێت لە هەرێمی کوردستان زۆر لەوانەیە ئاسانتر بێت لەم کاتی ئێستا. بەڵام لە وڵاتانی غەریبی، لە وڵاتانی ئەوروپا بەتایبەت لە وڵاتی بەریتانیا لەوانەیە کارەکە بە شێوازێکی دیکە بێت. جگە لەوەی خەڵکی بەریتانیا خۆیان هەن، کۆمەڵێک جالی دیکەی وڵاتانی دیکە، کۆچبەری دیکە بوونیان هەیە لە وڵاتانی ئەوروپا. کاتێک بانگخوازێکی کورد ئەوێ لێ بانگخوازی بۆ ئاینی پیرۆزی ئیسلامکە، بێگومان کۆمەڵک گرفت، کۆمەڵک لەمپەر دێنە بەردەمی و لەوانەشە کۆمەڵک ئاسانکاریش بەراورد بە وڵاتی ئێمە هەبێ بەهۆی ئەو یاسانی کە لەوێەوە. جا ئێمە ئەمڕۆ باس لەم بابەتاکەین. بێگومان ئێستا هەست دەکرێت شەپۆلێکی ماوەیەکە، شەپۆلێکی ڕەگەزپەرستی تند لە ئەوروپا بەتایبەت لە بەریتانیا بەرامبەر بە مزگەوت و موسڵمانانیش بەڕێوە ئەچێ. بزانین ئەمەش هۆکارەکەی چییە؟ دیاردەیەکی تقریبەن نامۆیە بەم شێوە توندەی ئێستا. ئێمە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستای خۆشەویست مامۆستا عەتا پێنجێنی بانگخوازی دیار لە وڵاتی بەریتانیا بەتایبەت و ئەوروپا بەگشتی کە جەنابیان تەشریفیان هێناوەتەوە بۆ کوردستان یا خۆ بەخێر بێنەوە و ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. مامۆستا جەم خوا سەلامەتەکە یا ڕەبی موفەق بێ. خەرتان ڕازی بێ. ئینشاءڵڵا هاتنەوەتان پڕ بێ لە مای خۆشی هەم بەرەکەت. ئینشاءڵڵا. مامۆستا دوای چەند ساڵ هاتوونەتەوە؟ قوربان؟ دوای چەند ساڵە هاتوونەتەوە؟ من ئەلبەتە دوای 24 ساڵ لە وڵاتی غەریبی، ئەلبەتە لە ساڵی 2002 یەکەم سەفەرم کە گەڕامەوە، بەڵام تر 2 ساڵ جان 3 ساڵ جارێک دێنەوە بۆ دیدەنی کەس و کار و بەجێهێنانی سلەی ڕەحم. یاخوا بەخێر. خوا سەلامەت. ئەم جارە بە دەرفەتمان زانی و وستمان لە خزمەتان. خوا سەلامەتتان کە خزمەت لە ئێمەوە. نەبعکسەوە قوربان گەورەیتان نواندووە. بینە سەر بابەتەکەمان جەناب. کاری بانگخوازی جەنابەت لە هەرێمی کوردستانیش دەست و پەنجەت لەگەڵ ئەم بابەتەیە نەرم بوو. ئێستا لە وڵاتی غەریبی، لە وڵاتێک کە پێی وترێ وڵاتی ناموسڵمان بە دەستوری بە هەموو شتێکی، بەڵام ئێوە لەوێ کاری بانگخوازیەکەن و جێدەستیشتان دیارە لەخوا بەزیابێت. حەزەکەم بە شێوازێکی گشتی باس لە کاری بانگخوازی بکەین لە ئەوروپا بەتایبەت لە وڵاتی بەریتانیا. بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم وعلى سرتا دەستخۆشی لە بەرنامەی جەنابتان دەکەم و لە برایانی پشت کامێرەش. ئەلبەتە مامۆستا دانا کاری بانگخوازی کاری پێغەمبەران بۆ سەلامی خوای گەورەیان لەسەر بێ. هەموو پێغەمبەرانێک کە خوای پەروەردگار نردوونی بۆ یەک مەبەست نردوونی ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت، کە ئەی خەڵکینە خوا بپەرستن و دوور لە تاغوت و زاڵ مستەم کارەکان دوورکەونەوە لێیان. ئەلبەتە وەکو جەنابەت فەرموود ئێمە خوای پەروەردگار فەزڵێکی پێبەخشیوین پێش ڕۆشتنە دەرەوەمان لێرە توانیمان پەروەردەیەکی ئیمان و ئیسلامەتی وەربگرین و ئەسپی خۆمان لە بواری ئەو داعوە بانگەوازە لێرە تاو بدەین. دوایش لە وڵاتی غەریبیدا بڕاستی ئەو ئەسپە سەر لە تاودانێکی تری پێدرایەوە. ئەلبەتە بواری داعوە بانگەواز لە وڵاتی ئەوروپا لە وڵاتێ بۆ وڵاتێکی تر فەرق ئەکا. یعنی کە بوونی بەریتانیا بەتایبەتی کە وڵاتێکە مەسەلەن زار لە 85 میلیۆن خەڵکەکەیەتی، وڵاتێکی گەورەیە، وڵاتێکی بەرفراوانە، وڵاتێکی عوزمایە، پاشان وڵاتێکە لە وڵاتانەی کە دەستی هەیە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکەدا و یەکەم وڵاتیشە لەوەی ئەگەر ڕوبەڕووبوونەوەی هەبێت لەگەڵ بەناو تیرۆر لە چوارچێوەیەکدا ئەگە باسی بکەین کە ئێستا ینی بڵێن کاری داعوە بانگەواز لە وڵاتەدا لە چاو وڵاتانی ترا قورستر بێ. بەڵام ئەگەر بچیتە ناو واقعەکەوە کاری داعوە بانگەواز لە ناو وڵاتی برانتانیا زۆر ئاسانکارترە و زۆر باشتریشە لە چاو وڵاتەکانی ترەوە. ئەلبەتە ئەگەر تۆ دیقەتی وڵاتێکی وەکو ئەڵمانیا بدەی، زۆرینەی خەڵکە لاجئە موسڵمانەکە بریتێ لە برا تورکەکان و زۆرینەی مزگەوتەکان لە وڵاتەدا هی تورکەکان و ئەوان بەتەبیعەتی حاڵ. بە هەمان شێوە ئەگەر بگەڕێنەوە بۆ فەڕەنسا،
زۆرینەی خەڵکە مسلمانەکە بریتین لە برا جەزائیریەکان و مەغریبیەکان واتە لە بواری داوا و بانگەوازە ئەوان ئەسپی خۆیان بە زۆری تا تاوداوە و ئەگە بگەڕێنەوە بۆ بەریتانیا ئەلبەتە کە بۆیە سێنمون لەسەر ئەم سێ وڵاتە دێنمەوە چون ڕێژەیەکی زۆرن هەم ئەڵمانیا هەم فەڕەنسا هەم بەریتانیا ئەگەنە بە هەماشەوە فینلەندامان هەیە هۆڵندانمان هەیە دانیمارکمان هەیە ئەوانە وڵاتانێکی بچکۆلن بەڵام مەسەی جالی زۆرینی جالیەکە یەکەین لەو سێ وڵاتەدا لەو سێ وڵاتەدا مثلا لە تورکەکان لە ئەڵمانیا مەغریبی و جەزائیریەکان لە فەڕەنسا و بەڵام لە بەریتانیا بریتین لە برا پاکستانیەکان و هیندیە موسڵمانەکان و برا بەنگەلادیشەکان دیاردەی ئیسلامەتی لە بەریتانیا چون ئەڵێ ئەگەر دیقەت بدەیت دیاردەیەکی زۆر زەقە مثلا برا بەنگەلادیشەکان و هەروە بڵین پاکستانیەکان و هیندیەکان لەسەر مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفەن لە مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفەدا ڕیشێشتنەوە واجبە لەوێ کە ئەوان کە ژیان دەبنە سەر ئەگە کابرا نوێژیش نەکا هەڕیش دەهێڵێتەوە دیاردەی ئیسلامیەتی پێوە دیارە یا بۆ نمونە کولتور و عادەتی خۆی بە هەمان شێوە پاراستووە جاری وایە کە ئەم حاڵەتە دەبینی لە ئەوانە تۆ شەرم لە خۆتەکەی کە لەوان باشتر نەبی هەم لە داوا هەم لە بانگەواز هەم لە دیاردەی ئیسلامەتی هەم لە جۆرە لە جۆرەکانی کە ئەوەی کە پێویستەکات تۆ بیکە لە ژیانی ڕۆژانەدا بۆیە گە دیقەت بدەیت لە بەریتانیا ئەو شێوە داوا و بانگەوازە لەناو کوردەکانە بەربەڵاوترە حیکمەتەکە گەڕاوەتەوە بۆ ئەو شێوازەی ئەو پاکستانی و قەومەکانی ترکە تەشجیعکار بوون بۆ ئێمە یعنی ئەگەر تۆ دیقەت بدەیت بە هەمان شێوە قەومەکانی تری وەکو عەرەبەکان کە هەن لە بەریتانیا بەڵام بە ڕێژەیەکی کەم خاوەنی مزگەوتن بەڵام ئەوان بە ڕێژەیەکی زۆر زیاتریش بە هەمان شێوە خاوەنی مزگەوتن بینەوە سەر بواری داوا و بانگەوازی کوردەکان لە وڵاتەدا بە تەبیعەتی حاڵ سواس بۆ خۆی پەروەردگار بمانە نەمانوێ لە دوای ساڵەکانی 2000 و خەڵکێکی زۆر کە خاوەنی ئیلتیزاماتێکی دینی بوون لە ساڵەکانی 90دا ڕویان کردە ئەو وڵاتە چۆن لێرە مەسەڵەن خاوەنی دیدگایەکی داعاوی و ئەخلاقی و دینداری بوون لێرە بە هەمان شێوە هەڵسان ئەم دیدگایان لە وڵاتی بەریتانیا جارێکی تر گەشە پێدایەوە بۆ نمونە لە ساڵی 2004 بۆ یەکەم جار مزگەوتی کوردی لە بەریتانیا کاتێک کرایەوە هەموو کورد بە عامەتەن بە هەموو جۆرە بیر و بۆچوونێک و عەقڵیەتێکەوە هاوکار بوو لە دروستکردنی ئەم مزگەوتەدا دوای ئەم مزگەوتە بوو بە دوان بوو بە سیان بوو بە چوار هەتا گەیشتە ئاسی نزیکەی 40 مزگەوت حتا خودی برا پاکستانەکان و قەومەکانی تر دەستخۆشێکی زۆریان هەیە لە کوردەکان لەبەرچی دەڵێ ئێمە دوای چەندین ساڵ توانیمان ببین بە خاوەنی مزگەوتێک یا دوان ئێوە لە مودەیەکی زۆر کەمەتوانی ببن بە خاوەنی سەدان بڵێن چەندەها مزگەوتی تر ئەوە بێ لەوەی کە لە ئەمین چەندین شاری ترە هێشتا وەکو پێویست نەمانتوانی مزگەوتی کوردی دابین بکەین بۆ لەبەر ئەرک و ئیشوکارەکان و زەختەکە هەموو هێر لەسەر شانی خەڵکەکەیە واتر نە حیزب نە حکومەت نە ڕێکخراوێک ناتوانێت هاوکاریمان بکات لەو وارەدا بڕاستی مەسئلەی داوا و بانگەواز لە بەریتانیا یعنی یەکێکە لەو کارانەی کە جێ ئومێدە وأوش كديار إسا حاليا لأنه عامي خلقي ذا خلق كان بطبيعة حال سيقيك ومثماني كان بما مصايان بهاي لبي وبهماشي ولا ما كان رمضان دا جمدولك دعوي باشر هي لولاته كذا ايش قررته به او ازاديك لو ولاته دا هي كبدر لو ازادي لدواي 11 سبتمبر شو هندي كيشو جيرو جرفت بۆ عامی مسلمانان ئەلبەتە لە بۆ جالەی کوردی دروست بوویەوە ئەو کێش و متمانێش تا ئێسش هەر بەردەوامە بەڵام الحەمدولله ئەو بوارە داویە نەوە ساڵتان زۆر باشە بۆمستا ئەرکی بانکخوازان لەوێ جیاوازی هەیە لە ئەرکی مامۆستایانی ئاینی لە وڵاتانی زۆرینە مسلماندا بۆ پێیکەوتت لەوێ نەتەوەی جیاوازی لێ زمانی جیاوازی لێ کاتێک ئەم نەتەوانە بێکەوە کۆ بنەوە ئایا ئەرکی مامۆستای ئاینی تەنها فێرکردن و بانگوازکردنە بۆ ئەو کەسانی کە کوردنیان ئەو تا ئێوە توانیتانە پارێزگاری لەوە بکەن کە ئەم پەیامە بە هەمووان بەبێ جیاوازی بکەنن ئەوەی لە مهمەکانی بانگەوازی هەر هەم کوردەکانیش و هەم پاکستانەکانی تریش ئەوەیە ئێمە داوا و بانگەوازی دەرەوەی خۆشمان ئەەکەین یعنی هەتا بۆ نمونە دیقەت بدەن ئێمە جالی کوردی بە حکمەوەی جالێکی تازەی لە وڵاتەدا هێشتا مامۆساکانمان ئیمام و خەتیبەکانمان کە لێوێ هەن ئەلبەتە من پێیان بڵین بانخواز چونکەم زۆری مامۆسا بەڕێزانی کە لێوێ هەن وەکو بانخوازی دەورە بین نەک وەکو ئیمام و خەتیبێکی ڕسمی کە شقاوەنی شەهادەیەکی داربن ئەوش لە ڕوانگەی و حەدیثەی پێغەمبەری خوا عەلەیهی السڵاتو وەسەلام کە پێمان دەفەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە بیگەین لە من وەلەو ئەگەر ئایەتێکیش بێ ئێمە بەو لەو مەسئولیەتەوە هەڵساوین بم کارە
هێشتا نەگەیشتوتە ئاستی ئەوەی کە بتوانین قەومەکانی دەرەوەی خۆمان بۆ لای ئیسلامەکە بانگ بکەین لەبەرچی لەبەری نەبوونی فێربوونی زمانی ئەوان واتە شێوازی زمانی ئینگلیزی یا شێوازی زمانی پۆڵۆنی یا زمانی لاتیڤی کە بمانە نەمانە هەر لەناو خودی لەندە ناخاون 190 زمانی جیاوازە کە تایە ئەژی بەڵام ئەم حاڵەتە برا پاکستانەکان بۆیان پڕ کردوینەتەوە کە بۆیان پڕ کردوینەتەوە بە طبیعەتی حاڵ ئەوە ماشەڵڵا لە بەرووی لە نزیکی 100 ساڵێکە لەو وڵاتەدا وجودیان هەیە جیل بە جوای جیل پەروەردە دەبن و زمانێکی باشیان هەیە داو بانگەوازێکی باشیش ئەکەن بەو شێوازەش خەڵکێکی زۆر بەرەو ئیسلامەکە دەهێنن ڕاستی ئێمەژ الحەمدولله بە ئەوەندەی لە توانامان نەبوو بێت خەڵکانێکمان هێناوەتە ناو بازنەی ئیسلامەکە هەم لە ئینگلیزەکان هەم لە قەومەکانی تری وەکو جامایکایەکان و بە هەمان شێوە لە قەومەکانی تریش ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی ڕەگەزپەرستی بەرامبەر بە موسڵمانان کە ئێسەکانە بمانەوە لەمانەوەیە شار نییە ئیلا چەندەها خەڵکێک لە ئینگلیزەکان خودی ئینگلیزەکان نهاتبێتە ناو ئیسلامەکە و دوای ئەوەش هەر خودی خۆیان ئەبنەوە بانخوازێکی باش بۆ قەوم خزمەکان و چواردەورەکانیان و ئێسش و لە هەندێک ئیدارەی مزگەوتەکانیشا دەورێکی باڵیان هەیە باش باست لەوە کرد کە برا بەنگلادیشی و پاکستانیەکان کە پێش ئێوە لەوێن بێگومان لە ڕووی مەزهەبەوە ئەوان جیاوازن لە کوردەکان کە ئێمە خۆمان بە شافعی مەزهەب دەزانین زۆر جا لێرە مامۆستاتا گرفتێک دروستە بێ لە بینی مەزاهیب و با بڵێن ئەوانەی کە لە ڕابردووی ئیسلامە ئیجتیهادیەکان کرد لەسەر بابەتێک خلافێک حەزەکەم بزانم لە نێوان با بڵێن جالی موسڵمان بە شازێکی گشتی لە بەریتانیا لە ئەوروپا ئەم اختلافی مەزەبانە گرفتی بۆ دروست کردوون بۆتە مایی ئەوەی کە خوانەخواست بەریەکەوتنتان بۆ هەبێ یا نەخێر ئێوە ئەو بابەتانە ناخوێنەوە و ئەسڵەن مالکی و ئەحمەدی و شافعی بووە مای پێکەوەبوونی زیاترتان ئەوەی چێکرد لە خاڵە جۆهرەکان کە دەست خۆش بکەم مۆسەدانان نەوەڵایەکێ لە مهمەکانی ئەوەی کە ئێمەی کە گۆش کردوێتەوە ئەوانە کاتێ مزگەوتێکە ئەکرێتەوە و کاتێک کە ئەچینە ناو مزگەوتێکەوە لەژێر سەقفی مزگەوتێکە حەنەفی مەذهبێکی تایە شافعی مەذهبێکی تایە مالکی مەذهبێکی تایەکە برا مەغریبیەکانن باشە و هەر هەمووانی تیا کۆ دەبێنەوە بەبێ ئەوەی کە خلافێکمان هەبێ نەک تەنانەت ئێمە تەنانەت مەذاهیبەکانی خۆمان تەنانەت ئێمە شیعەکانیش دێن لەگەڵ ئێمە نوێژ دەکەن باشە و ڕێگەیشان پێدەدرێ و مەجاریشان پێدەدرێ بەڵام بێن بۆ نمونە عیبادەتەکانی خۆیانی تیا بکەن ئەوەی کە شتێک بێ لە مەسائلی خلاف لە مابینی موسڵماناندا لەو وڵاتەدا وەکو خلاف ئەسڵەن شتێک پێ وجودی نییە وەکو خلافی مەذاهب لەبەر ئەوەی سبحان لەبەر چیە هۆکارەکە ئەوەیە کە ئێمە بمانەوە نەمانە لە وڵاتێکی غەیری موسڵمانین و لە وڵاتێکی غەریبیش داین و ئێمە توانای ئەوەمان نییە بۆ نمونە بچووکترین قوانین لە وڵاتەدا دروست بکەین و بتوانین گۆڕانکاری لە واقعەکەدا بکەین کە ئێستا هەموو جالیەی موسڵمانان لە ئەوروپادا خوب بەدوانی ئەلبەتە زیاتر قسە بکەم ئیش لەسەر ئەوەکەین کە ئێمە بتوانین وەکو جەژنەکانی مەسیحیەت لە وڵاتەدا جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانیش بە هەمان شێوە بکەینە ئوتڵەیەکی ڕسمی لە وڵاتەدا و کە مەجال بدەن لە ڕۆژانی جەژنە ئێمەش مناڵەکانمان نەنێرینەوە مەکتەب یا بۆ لە دایرەکانە داوامێکمان هەبێ مەجالمان بدەن کە ئەو ڕۆژە دەوام نەکەین کار چەند دەخواهڵناگە زۆرینەی زۆری مەکتەبەکان مەجاری ئەویان داوە بە منداڵی موسڵمانان کە لە ڕۆژی جەژندا دەوام نەکەن بۆ کاتێکیش کە دەڵی بەیانی نایێتەوە لە سەبەب چێڵی بەیانی جەژنە ئێتی ئەو کێش ئیشکالەتیان لا بەڵام فەرمینیە ئەمە بەڵام فەرمینیە کاتکە بوو بە فەرمی ئەو کاتە ئەگەر مۆزەفێکش لە دایرەیەکا بوو مسلمان بوو مامۆسایەک لە دایرەیەکا بوو مسلمان بوو ئەتوانێت ئەو ڕۆژە بە تەبیعەتی حاڵ بەبێ ئیجازە نەچێتەوە و دەبێتە عوتڵەیەکی ڕسمی لە وڵاتەکەدا ئەمە یەکێ لە هۆکارەکان هۆکارێکی تر ئەوەیە کە ئێمە لەو وڵاتانەدا بەڕاستی کەوتمان هەم مەشروعی داعاوی و دروستکردنی مزگەوتەکان و ساڵانە هەشتێکی تیشمان هەیە مزگەوتەکان دەیکەن لە ڕۆژێکە ئەوش بانگەوازکردنی خەڵکی غەیری موسڵمانەکانە واتە بۆ نمونە مزگەوتەکان دەڕازێنرێتەوە و خواردنەوەیەکی هاکەزایی دادەدرێ و ئیدعای بەڵاو دەکرێتەوە بە چواردەوری شارەکەتا کە ئەم شەو فڵان ئەمڕۆ فڵانە مزگەوت و فڵانە مزگەوت لەو شارەدا پێشوازی لە میوانەکان دەکات غەیری موسڵمانەکان دەچنە ئەوێ دادەنیشن هەرچی پرسیارێکیان هەبێت لەسەر ئیسلام جوابیان دەدرێتەوە قسەیان لەگەڵدا دەکرێت و مزگەوتەکانیشان پێنیشان دەدرێت ئاداب و ئوسلوب و هەڵسوکەوتی عیبادەتەکانی ئێمە پێنیشان دەدرێت جا ئەم جۆرە لەم شێوازە بۆتە هۆکارێک ئەوەی کە ئێمە بیر ئەسڵەن لەوە نەکەینەوە کێ حەنەفی مەذهەبە
کێ شافعی مەذهبە لەبەرەوەی ئێمە پێویستمان بە ئەوەی کە زۆر زۆر لامان گرنگە مەسەلەی برایەتی و کەسایەتی و خۆشەویستی لە مابینی مسلماناندا. زۆر باش مامۆستا هیچ نمونەیەکتان لە کەسانەی کاتونەتە ناو بازنەی ئیسلامەوە چیرۆکێک ئەگەر بۆ لە خەیاڵتا بێ؟ وڵا جاسەمە بۆ نمونە هەر قسەی شارەکەی خۆمان بکەن ئێمەیەکێ لەو برا گەنجانە کە هەمان بۆ ئیسناوی حەمزەیە کاتێککە خوای گەورەی هیدایەتیە بۆتە مسلمان ئێستا بۆتە یەکێک لە ئەندامانی ئیدارەی مزگەوتی گەورەی شارەکەمان کە پێدەوتە مزگەوتی ئەقسا و حەمزە لە ئێستا بە هەمان شێوە بە برا پاکستانەکان ژنی خۆیان بۆ مارە کردووە خۆیان ژنیان داوەتێ ئێستا بۆتە خاوەنی ماڵ و منداڵێکی باش والحمدلله ئێساکانە کەسێکە لەو کەسانی کە لە بواری داعا و بانگەوازدا لەو شارەدا ئەسپی خۆی تاوەدات و زۆر زۆر باشیشە و بەو توانە ئیداریشەوە تەنها بڵم لە ناو مزگەوتەکە بەرپرسی پاکردنەوەیان داوەتە دەستی زۆر بە تەواضع ئەوە زۆر بە کەسێکی ئارامیەوە وەری ئەگرێت و مزگەوتەکە زۆر بە پاک و تەمیزی ڕادەگرێت و کە ئێساکانە جێگەی دڵخۆشی هەم جالیەی کوردی هەم عەرەبەکان هەم پاکستانیەکانە هەم برا کشمیلەکانە ئەڵبەتە لە هەموو شارەکان وجودیان هەیە. ئەوەی باست کرد مزگەوتەکان دیارە لەوێت دەستەیەک وەکوڵی دەستەی بەڕێوەبردن هەبێ بەڕێوەیە بن چوە جامە باسی کەوتە کۆمەڵ ئیدارەی ئەکەن هەریچێک لە شتێک بەرپرسە ئەم ئەزمونێکی سەرکەوتو ئاوا مزگەوت ینی بەس تەنها مامۆستا لێرە تەنها مامۆستا ئەوی پێوترێ خادیم یا مجەور بەڵام لەوێ لای ئێوە مزگەوتەکان بە کۆمەڵی بە دەستە جەمعی ئیدارادرێ ئەمە چۆنە؟ یەکی لە هۆکارەکان ئەوەی لەبەر ئەوەی لە وڵاتەدا مەسەلەن مزگەوتەکان ڕەبتی نییە بە حکومەتەوە وحکومت هیچ علاقێکی بەسەریۆ نییە لە هەموو بوارەکاندا بطبیعەتی حاڵ ئیلا لە حاڵەتی ئەمنیەتدا تەداخل دەکات ئەگەر لە حاڵەتێکی ئەمنیەتدا کێشەیەک بدا ڕووبدا مشکلەیەک ڕووبدا حکومەت وەکو پۆلیس تەداخل دەکات بەڵام باقێکی تر حکومەت کاری بەسەریۆ نییە و تەنانەت تو ئازادی 24 ساعت ئەم مزگەوتە کراوە بێت دەرسی تابێت دەوری تابێت کاری خۆی تا بکرێت ئەو درۆشانە ئەوەی شکل لە ئازادەکان کە بەڕاستی ئێمە سوپاسی خۆی گەورەی لەسەرەکەین و هەتا خۆمان بە گونابار ئەزانین ئەگەر ئێمە لەم جەوە ئازادیدا نەتوانین ئەم ئەسپی خۆمانی تێتا بدەین سەبارە بە سەرپرسارەکەی جناب مامۆستادانە ئەوەیە بەڵێ لەبەر ئەوەی کە حکومەت دوورە لێی مزگەوتەکان پێویستیان بە ئیدارەیەکی خۆیانە ئەم مزگەوتە ئیدارەکەی دێت لە 5-6 نەفەرێک بەشداری ئەبێ لە زۆرینەی مزگەوتەکانە ئیمام ئەندامی ئیدارە نییە ئیمام ئەندامی ئیدارە نییە ئیمام لە دەرەبەی ئیدارەکایە واتە بەڕێوەبردن و ئیشوکارکردن و پارەکۆکردنەوە و سەرفکردنی پارە و تعبیراتی مزگەوت و دروستکردنی کۆڕ و سیمینارەکان ئیدارە دروستی ئەکا ئیمام ئیشی چییە لە ناو مزگەوتەکەدا ئیمشی ئیمام وتاردانە پێشنوێژیکردنە دروستی قورئانە ژنمارەکردنە هەر هەمان شێوەژە تەلاق دانیشە بەڵام لێرە ئیدارە دێت مەسەلەن لە پارەی مزگەوتەکە داهاتێکی بۆ ئیمام بڕیوەتەوە داهاتێکی بۆ وەکو چۆن مجەوەری مزگەوت بڕیوەتەوە ئەوانەی کە هەڵسوڕێنەری ئیشوکارەکانن کاشێتی لە ئیدارەی مزگەوتایە بەڵام پارەی ناوێت خۆبەخشە لە من لەبەر خاوەنی سەرمایەکی خۆمم و پێویستم پێ نییە لەبەر خاتی خوای گەورە کارەکە یەکەم لێرەدا ئیدارە کامی پێ باش بێ کامی پێخرابێت لە ئیشوکارەکان هەڵسوڕێنی ئەکا کارەکانی ئەکا لەبەرچی لەبەر ئەر کاتێک کە ئیمام بوومە بە شخصی یەکەم لە مزگەوتەکەدا و تەنها خۆی بوو ئەوە پنا بەخوای پەروەردگار دیکتاتۆریەکی دروست ئەبێت و تەنها خۆی پێ قبوڵ ئەبێت و جاری وا هەیە کارەگاتە ئەوەی کە مەجال بە زۆر هەم شت نەدا لە مزگەوتەکەدا بکرێت واتە لە بواری داعاویدا ئێمە گەر دیقەت بدەین لە ساڵی 2001دا لەو شاردا کە من چوومە ناوی شاری ساوثهامپتۆن پێدەوترێ هەمووی کۆکەیتەوە 3 مزگەوتی تیابوون ئێستا کە بوونێتە ساڵی 2025 بۆتە 8 مزگەوت واتە ڕۆژ بە ڕۆژ مزگەوتەکان لە براودان و زیاترەوەوانە ئەوە لە کاتێکە لە شاری ساوثهامپتۆندا کە من پێشتی تیاژیاوم ڕێژی جالی مسلمان زۆر کەمە ئەگەر بگەڕێنەوە بۆ وڵاتانێک کە ڕێژی جالی مسلمانی تیا زۆرترە وەکو شارەکانی بێرمنگەهام و لێستەر و برادفۆرد و وڵڤەرهامپتۆن و داربی و لەندەن ئەوە ڕۆژانە زیاتر و زۆرتر مزگەوتەکان زیاترکردن و ئاودان دەبنەوە زۆر باش مامۆستا ئێوە توانیتانە بۆ نمونە لە وڵاتانی تری ئەوروپایان شوێنە جیاوازەکان ئەو ئەزمونە بگوازنەوە بۆ یەکتر یان ئەوە تا دەرفەت هەیە بۆ ئێوە کە بانکخوازان زیاتر لەوەی کە هەر لە شوێنی خۆیانە بمێننەوە بچنە شوێنەکانی تریش بۆ داعوە بانگواز وەکو باسم کرد بەریتانیا چۆن ئەڵێ وڵاتێکی زیاتر کراوەتر و باشترە بەڵام دەگەبین بۆ وڵاتانی تری ئەوروپا دوای بەریتانیا ئەوەی کە جێی دڵخۆشکەرە دوو وڵاتی ترە ئەوش بریتن لە ئەڵمانیا و فینلەندا بەداخەوە هەرچی کە سەیری وڵاتی فەڕەنسا ئەکەین خاوەنی هیچ نین
وەکو کوردەکان هەم لە داعوە هەم لە بانگواز لە سویدا تەنها مامۆستا ئەحمەد موفتی نەبێت کە ئەوی زیاتر بە زمانی سویدیە لەوێ داعوە بانگوازی خۆی دەکات و ماوەیەکی زۆر جێ دەستی دیارە خۆ پاداشی خێرباتەوە ڕۆژانە خەڵکێکی زۆر لەسەر دەستی خوا هیدایەتیە لەوێش بە هەمان شێوەک باقی کوردەکانی تر ئەو وجودیان نییە بەڵام ئەڵمانیا لێوێ مەسەلەن مامۆستا کەباربان هەیە چەندین مزگەوتی تریشمان هەیە لە ناو خودی ناو بەرلیندا کە ئەڵمانیایە مزگەوتی براکرمانجەکانمان هەیە چەند مزگەوتێکمان هەیە کە واتە کوردەکانی تورکیان پێدەوترێ لەوێ کە وجودیشان هەیە وەڕوا پێێتەوە لەو لاگە بگەڕێنەوە بۆ فنلەندا بە تەبیعەتی وڵاتێکی بچکۆلەیە بە خاوەنی 4 ملیۆن خەڵکە لەو چشتێ زیاتر لەوێدا مەسەلەن لە ناو پایتەختە کۆمەڵە برای کوردمان هەیە الحەمدولله لێو توانیویانە لە بواری داعوی بانگەوازیدا ئەسپی خۆیان تاو بدەن و جێدەستیان دیارەکەمە سەردانمان کردوون بە هەمان شێوە لە شاری ساولۆ مامۆسای بەڕێز مامۆستا عوسمانمان هەیە کە باوکی بە ئەنەس بەناسراوە کە ئەویش خوا پاداشی باتەوە جوودێکی باشەکە لە تەنیشتی ئەویش تۆ شاری تۆرکۆمان هەیە کە ئێستا دوو مزگەوتی کوردی تایە کە دوو مزگەوتەکە مامۆستا مەلا سابیر و مامۆستا عەبدوڕەحمانە بە هەمان شێوە بەڵام ئەوەندەی هەیە بەداخەوە کە من قسەیەش دەکەم زۆرتری ئەم بانگەوازە لە ناو کوردەکانی کوردستانی عێراقدا برە و بانگەوازێکی باشییان نەک پاچەکانی تر بگرە کوردەکانی ڕۆژهەڵات ڕێگرن زۆر ڕێگرن لە بواری داوی بانگەوازە زۆر خراپیشن ئەگە تۆ دیقەتی سوید بدەیت هیچ چالاکێکی داویمان نییە سەبەکەی هۆکارێکی لە هۆکارەکان کە ئەوانی تردان بەڵام فنلەندا ڕێژەیەکی زۆر لە کوردەکانی ڕۆژهەڵات وەختی خۆی لە ڕێی ئومەمی متحیدە براونەتە ئەو وڵاتە ئەوانە بوون کە وەختی خۆی سەدام حوسێن بردنیە مەنتیقەی ڕۆمادی ماوەیەکی زۆر لێمانەوە لەوێ سپاس بەخوای پەروەردگار لەگەڵ تێکەڵبوونی جەوی ئیمانی مەنتیقەی ڕۆمادی و فەلوجە و ئەهلە سوننەکە لەو منتیقانەدا دیندارێکی باشیان وەرگرتووە ئێستا حالیان لە ئێرلەندا چەند 35 عائلەن هەن کە الحەمدولله من ساڵی پار بوو مزگەوتێکمان بۆ دروستکردن و بوون بە خاوەنی مزگەوت بۆ یەکەم جار مزگەوتی کوردی بە هەمان شێوە لە فنلەنداش ئێساش لێ مامۆستا عەبدوڕەحمان ئەو ئەسپی خۆی تاوداوە وەڵام پرسیارێکی گرنگ ماوە کاتی ژمە فەرموودەین یەک پرسیاری گرنگم مابوو کێشەکەی مادەماش کاتەکە تەواو بوو جەنابەت من ئەمە لەسەر ئەم ڕەگەزپەرستی ئێستا هەیە و لەسەر جەنگی غەزە شەقامی بەریتانی بەعام هەڵوێستی چۆنە بەرامبەر بە ئەم کۆمەڵکوژی لە غەزاکرێ و ئەوترێ ئەم توندوتیژی ئێستا بەرامبەر مزگەوت و مسلمانانەکرێ دەستی جوولەکەی لە پشتا کرد بە کورتی وەڵامی ئەمە بێتێ سواسەکە حقیقەتێکەیە ئەمە دەکرێت بەرامبەر بە مسلمانان لە بواری ڕەگەزپەرستیدا لە وڵاتی بەریتانیا دەستی ئیسرائیلی لە پشتە بەبێ گومان ئەوەیەکە لە هۆکارەکانیشە ئەوەی کە هێمە مەسەدانە بەریتانیا پێشنگ بۆ لە هەموو وڵاتەکانی تر لە بواری ڕوبەڕوونە زوڵ مستەم هەم خودی بەریتانیەکان و هەم خودی مسلمانەکان تەنانەت لە شەڕی ئێران لێدانی عێراقدا 1 ملیۆن کەس هاتە سەر جادە بۆ ئەوەی کە بتوانێت شەڕ لەگەڵ عێراقدا نەکرێ و خوێن نەڕژێنێتەوە بوو نەکرا سەبارە بە مەسئلەی غەزە پێش هەڵبژاردنەکە من چەند مانگێک هەڵبژاردن لە بەریتانیا کراوە پارتی پارێزگاران لەسەر دەور بوو پارتی پارێزگاران پارتێکی سەرمایەدارین زیاتر لەگەڵ چینی سەرمایەدارەکانان و لوبێکی ئیسرائیلیشان لە ناودا هەیە و مزاهرەکان کاتێک کە ئەکرا ئەم پارتیە بۆی نەئەکرا کە ئەم مزاهرانە خامۆش بکە لەبەرچی لەبەرەوەی لە هەموو چین و توێژەکان تایە بەشداری بوون بەغەیری مسلمانەکان پاشان تەنانەت هۆکار لە ئەنجامی توندی و ڕقی وەزیری ناوخۆ کە ئافرەتێک بۆ سلێڤانی پێدەوترێ بوو بە هۆکاری سەرخواردنی ئەو کە وەزیری ناوخۆ بوو زۆر دژایەتی مظاهرەکانی کرد لە ئەنجامی دژایەتی کردن کێشەیە کەوتە مابەینی ئەو پۆلیسی ئەو وڵاتەدا کە ناتوان مزاهرەکان کۆتایی پێبێنن ئەوە بوو ئەویان لادا لەسەر کارەکە دوای هاتنی پارتی لەیبەر پارتی کرێکارانی بەریتانی بۆ سەر حکوم ڕێژێکی زۆر ئەوەی کە دەنگی داد بە پارتی لەیبەر کاتۆتە سەر حکوم مسلمانەکان بوون بۆیە یەکەم کرانەوەی سەرۆکوەزیرانی تازەی بەریتانیا بە ڕووی مسلمانەکان بوو لەوەی کە نابێت دژایەتیان بکرێت لەبەر دەبێ تەنسیق لە مابەینی حکوومەت و مزگەوتەکانە بکێ ئەمە بوو بە هۆکاری ئەوەی کە ئیسرائیل زیاتر ترسا تونندڕەوەکانی هاندا لەوەی کە بێنە سەر شەقام دژی مزگەوتەکان ئەگینا ئەگەر ئەوان مەبەستیان بێت لەوەی کە دژایەتی خەڵکی غەیری ئینگلیز بکەن ئێبا بەخۆ لە وڵاتەدا هیندەکان زۆرترن
وانە قومەکان کە بۆ نمونە خاوەنی دایان تەمپەڵن یا ڕەشپێستەکان زۆرترن لە چاو مسلمانەکاندا ئایا بۆچی ئەم دژایەتی بەس تەنها ڕوبڕووی مسلمانەکان بۆتەوە تەنها هۆکارەکە مەسائلی شاری غەزەیە. سپاس بۆ بەڕێز مامۆستا عەتا پێنجۆری بانکخواز کە لە تەوەریەکەم لەگەڵمانە بوو دووبارە بەخێر بێتەوە عزیزی کێشا کە ئامادە بووی لەگەڵمان. تەواو بزانم لە بەریتانیا هیچ مزگەوتێکیش بڵندگۆی نییە بە ئاشکرا بانگ بدرێت. هەمانە ئەوەی مە لە چەندین مزگەوتە قانونیەن ئەگەر بێت و چواردەورەکە زۆرینی مسلمان بن داوا دەکەی لە شارەوانی شارەکە بە ڕێژەیەکی واتە سەڵتێکی زۆر گەورەنە بڵندگۆ دابنین واتە بڵنگی دوان بۆ ئەوی کە بتوانێت بێت. یەکێ لەوانە وڵاتی شاری برادفۆرد لێستەر مزگەوتی گەورەی لەندەن بە هەمان شێوە بانگی تادرێت. دەستخۆش بەڕێز مامۆستا عەتا پێنجۆری بانکخواز لە خاڵ